میوانانی بەڕێز، سیاسەتمەدار، کەسایەتیەکان، مامۆستایان و خوێندکاران بەیانیتان باش. ئامادەبوانی بەڕێز، میوانانی خاڵقی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، ئەمڕۆ زانکۆمان شەرەفمەندە بە ئەنجامدانی دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی ئەزموونی ڕۆژنامەگەری. ئەمڕۆ ئەستێرەیەکی مۆسیقا و ئاوازی کوردی لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە بۆ هەموو کوردستان لە سلێمانیەوە باسی ئەزموونی خۆی بکات. ئەزموونی پڕ لە سەروەری و خۆشەویستی گەل و وڵاتەکەی. ئەمڕۆ سنە و سلێمانی و دهۆک و هەولێر، سەقز و تاران و کوردانی ئۆروپا گوێبستی مێژووی ئەم گەورە پیاوەن کە هەمومانی فێری یەکەم ئاوازی بەیانی کرد بە زمانی کوردی زمانی دایک. لە جاتی بەیانی باشی دایکمان ئاوازی کوردایەتی بە گوێمانە دەکرد و لەوێوە بۆ ڕۆحی کوردایەتی و بەردەوام بوون. بەڕێزان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەمیشە کاری کردووە کە بەشێکی دانەبڕاو بێت لە کۆمەڵگاکەی. بۆیە ئەمڕۆ سەنتەری توێژینەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ ڕێکخراوی چاودێری میدیایی چمەک ئەم دیدارە ڕێکەخەن وەکو ئەرکێکی گەورەی سەرشانمان. نامەوێت لەم ڕۆژەدا هیچی کە بڵێم، تەنها مامۆستاگیان، خاڵقی هەمیشە تەمەند درێژ بن. ئێوە بەشێکن لە کللتوری هەمومان و کۆکردنەوەی کللتور و مێژووی گەلەکەمان، بۆیە هەرچەند ڕێزت لێ بگیرێ کەمە. هەمیشە تەمەند درێژ بن، هەر بمێنن بۆ کورد و کوردستان. ئێوەش ئامادەبوانی بەڕێز سەرچاومان هاتن، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس دکتۆر ئالان فەرەدوون بە وتە بە نرخەکانی. داوا لە بەڕێز دکتۆر عەلی محەممەد دەکەم لە پسراوی سەنتەری توێژینەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ پێشکەشکردنی وتەی بەڕێزیان. با بفەرمێن. سڵاو بەڕێزان، خۆشەویستان میوانانی عزیز، بە ناوی سەنتەری توێژینەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ڕێکخراوی میدیای کوردی چەمک بە خێراتنی ئێوەی زێدە عزیز دەکەم. خۆشمان بە خۆشحاڵ دەزانین کە میوانداری زۆر بەڕێز و نەرمەندی عزیز و ناسراوی گەلەکەمان مامۆستا مەسەری خاڵقی دەکەن بۆ یەکەم دیداری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. کوردستان هەر چۆن خاوەنی سامانێکی سروشی بەهێز و جوگرافیاکی استراتیجی و خاوەنی زەوی کوشتتوکاڵی بەهێز و سروشتی جوان و گونجاو بۆ گەشت و گوزار و ژینگەیەکی پاکە، بە هەمان شێوە خاوەنی کەسایەتی بە ئەزمون و خاوەن بەهرە و توانای بەهێزە. بۆیە دەکرێت بە یەخستنی تواناکان و ڕەخساندنی بوار بۆ کاری دەستەجەمی هەمووان بەشدار بین لە پێشخستنی وڵاتەکەماندا. لەم پێناوەدا زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەردەوام دەبێت بە شێوەیەکی ماگانە هەر جارێ لەگەڵ کەسایەتێکی ناسرا و گونجاوی گەلەکەمان بۆ ئەوەی بتوانین ماگانە دیداری زانکۆ ڕێک بخەین لە دوو پێناودا. یەکەم بۆ وەرگرتنی زانیاری لە زاری کەسایەتیەکان خودی خۆیانەوە و بەکراوەی و نووسینەوە و بە دۆکومنتکردنیان. دووەمیان بۆ بە داتاکردنی گشت زانیاریەکان و بەکارهێنانیان لە بواری توێژینەوەدا. لەگەڵ ئەو هەموو ئاڵۆزی و ئاڵانکاریانی کە ڕوبەڕووی کوردستان و جیهان بووەتەوە، وەک سەنتەری توێژینەوە ئاماجمانە توێژینەکانمان گەڕان بێ بە دوای چارەسەری کێشەکاندا و خستنە ڕووی چارەسەر و ئەکتیڤکردنی گشت سێکتەرەکان کە تێدا خۆشگوزەرانی و پێشخستنی زانست و تەکنۆلۆژیا و خزمەتی کۆمەلگا و ڕەخساندنی هەلی کار و پاراستنی ژینگە لەخۆ بگرێت. هەروەها ئاماجمانە پردێک بین بۆ بەهێزکردنی پەیوەندی نەخۆی و دەریەکەکان تا بوار بڕەخسێنین بۆ توێژەران تا زیاتر برە و بدەن بە توێژینەوەکانیان و سوود وەرگرین لە ئەزمموی یەکتری و ئالوگۆڕی زانیاری. دەرگایکی واڵا دەبین بە ڕووی هەمووی ئەوانەی دەیانەوێت بواری بە توانەکانیان بدەن و لە ڕووی توێژینەوە و هەوڵ دەین کە توێژەری نوێ دروست بکەین. لەم پێناوەشدا پێویستمان بەکاری پێکەوەی و هەمەجۆری و فڕەڕاهەندی هەیە تا پێکەوە هەنگاو و گەشت
بۆ گشت ئامانجەکانمان بنین و بگەینە ئامانج. دووبارە بە خێر بێن، سوپاسان دەکەم. بەڕێزان مامۆستای گەورە مەزهەری خالقی و دکتۆر شوان ئادەم بفەرمون بۆ سەر ستێج بۆ دەستپێکردنی ئەم دیدارە. فەرموو. مامۆستایگە ئەم لێرە بفەرموو. پێش دەستپێکردنی ئەم دیدارە تکایە داوا لە میوانە بەڕێزەکانەکەم مۆبایلەکانتان بێدەنگکەن یا سایلەنتکەن. سپاس بۆ هاوکاریتان. گەڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری ڕێک دەخەین لەم دیدارەدا بە مەبەست و بە ئامانج دەمانەوێ مامۆستا مەزهەری خالقی لە دەرەوەی دنیای هونەر و ئەدەب کە پێی ناسراوە پێی ئاشنان بە تەنیا تەرکیز بخەینە سەر ئەو ئەزممونە ڕۆژنامەگەری مامۆستا هەیەتی. هەڵبەت مامۆستا لەوە ناسراوترە کە ئێمە بیناسێنین، بەڵام هەر بۆ بیرهێنانەوە بە سوپاسەوە ئەم دیدارەمان لە لایەن کەناڵی ئاسمانی کورسات سپۆنسەرەکرێ. لێرەوە ڕێز و سڵامان بۆ بینەرانی کورسات و تەواوی کەناڵەکانی دیکە کە لێرە ئامادەن. مامۆستا مەزهەری خالقی لە 9 ئەیلولی 1938 لە گەڕەکی قەڵاچوالان لە شاری سنەی خۆرەڵاتی کوردستان لەدایک بووە. لە ساڵی 1956 بۆ یەکەم جار لە ڕادیۆی سنە گۆرانیەکانی بە شێوەیەکی زیندوو ڕۆشتووە تاوەکو قۆناغی 12 ئامادەیی هیچ یەک لەو گۆرانانەی کە پێشکەشی کردووە تۆمار نەکراوە لە بەرەوەی لەو سەردەمەیە هیچ ئامێرێکی تۆمارکردن نەبووە. لە ساڵی 1950 ئەو کاتەی کە بۆ خوێندن دەچێتە زانکۆی تاران
لە شاری تارانی کۆماری ئیسلامی ئێران لەوێ هاوکات لەگەڵ خوێندنی بەکالۆرۆز لە بواری فیزیادا بە دوایدا ماستەر لە بەڕێوەبردننی پیشسازیدا بەدەستێنێ هەر لەو قۆناکەدا پەیوەندیەکە بە ڕادووی تاران و لەوێدا وەکو ریپۆرتەر وەکو بێژەر وەکو وەرجێر و هەندێک جار وەکو کارنووس بەشداریەکە لە ساڵانی 1950 بۆ 1970 نزیکەی 200 گۆرانیەک بەرهەمێنێ و بڵاویە کاتەوە بەداخەوە بەشێکی زۆری ئەو گۆرانیانە بە شێوەی ئۆریجنال نەمانون تاوەکو لە ساڵی 2007دا کە ئینستیتیوتی کەلەپوری کوردی لە چوارچێوەی زیندووکردنەوەی کللتوری زارێکیدا و گەڕان بە دوای ئەو گۆرانی و ئاوازە ڕەسەنانەی کە هەبوون بەرەمەکانی مامۆستا مەزەری خالقیدا لە چوارچێوەی یەک سیپارە و 12 سیدی و 28 گۆرانی جیاوازدا کۆ کردوێتەوە هەڵبەت لە ڕێگەی و کەسانی کە تۆماریان کردووە لەو سەر وەختەوە یا لایەن بووە یا ماوەتەوە دوای گۆرانەکان پاکراونەتەوە ئێمە وانی ماوەتەوە بەدەرلەوە لە ساڵی 1970 کە سیستمی سیاسی لە ئێراندا ئەگۆڕێ بۆ کۆماری ئیسلامی ئێران مامۆستا تا 1982 لەوێ هەر خەریکی کاری ڕاگەیاندنە بێ و ئەزمموی ڕۆژنامەوانی هەیە لە ساڵی 1983 ڕوو دەکاتە کوردستانی عێراق و لەوێ لە سەرگەڵ و بەرگەڵ و لە ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ماوەی 6 مانگێک دەمێنێتەوە و هاوکاریان نەبێ بە دوایەوە دەچێتە دەرەوەی کوردستان لە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەن دەمێنێتەوە و لەوێ بۆ ماوەیەک بە شێوەیەکی خۆبەخش ئەبێتە سەرۆکی کۆمەڵەی ڕۆشنبیری کورد و دواتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە کۆتاییەکانی ساڵی 2002 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و لە سەرەتای ساڵی 2003دا ئینستیتیوتی کەلەپوری کوردی کە یەکەم جار بە ناوی ڕێکخراوی ئاران دامەزرێنێ و ئەم ئینستیتیوتە ئێستا دەور و کاریگەریەکی بەرچاوی هەیە لە پاراستنی کولتوری زارێکی ئێمەدا ڕەنگە بپرسن کولتوری زارێکی بۆچی گرنگە ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ سەروەختی دانپێنانی یا دادگاییکردنی سەرکۆماری پێشووی عێراق یا ڕژێمی باسی عەرەبی ئیشتراکی و تاوانبارەکانیان بەشێک لە گرفتانی کە هەمان سەرچاوەی یەکەمیمان بە شێوی تۆمارکرا و بە شێوەی نووسراو نەبوو وە ئەو ئیشەی کە مامۆستا دەسییاوەتێ لە زیندووکردنەوە و لە تۆمارکردن و لە چاپکردن و پەخش و بڵاوکردنەوەی کولتوری زارێکی چ بە نووسین چ بە دەنگ چ بە ڕەنگ بۆ گۆرانی میوزیک ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ لە بواری میدیادا و لە بواری ڕۆژنامەوانیدا لەگەڵ مامۆستایە لە خزمەتەیە بین بۆی ئەو ئەزمونە ڕۆژنامەوانیانی کە هەیەی هەڵبەت مامۆستا زۆرتر لە میدیای پەخشکراوە بە تایبەت لە ڕادیۆیە ئیشی کردووە بۆمان بژێڕێتەوە و لە زمانی خۆی بە دەنگی خۆی بە ڕەنگی خۆی پێ ئاشنابین و زانێرەکانمان بۆ ڕاستکاتەوە تاوەکو ببێتە مادەیەکی خام و سەرچاوەیەکی سەرەکی بۆەوەی سنتەری توێژنەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و سنتەرەکانی دیکە و ڕێکخراوی چاودێری میدیای کوردی بتوانن توێژنەوەی لەسەر بکەن و ببێتە سەرچاوەیەک هەم بۆ خوێندکارانی دیپلۆم بەکالۆرۆز ماستەر و دکتۆرای خوێندنی میدیایی و بوارەکانی دیکە من لەوە زیاتر قسە ناکەم ئێستا ڕێگا بە مامۆستای گەورەمان مامۆستا مەزەری خالقی ئێم کە دەست بە گێڕانەوەی ئەزمونە ڕۆژنامەوانیەکانی خۆی بکە چۆن و بە چ شێوەیەک لەم سێ ئاراستە جیاوازە کە لە سەرەتادا لە کەناڵێکی میدیایی حکومی یا دەوڵەتیە دەست بەکار بووە چۆن وەرگیرا و چۆن لەوێ دەستی بەکار کرد شێوازی کارکردنیان دەرگاوانەکانیان یا ئەو فتەرانی کە هەبوون یا ڕسوورەکانیان چی بوو و دواتر کە هاتوۆتە نێو شۆڕژ لە سەردەمی شاخە لەوێ چۆن هاوکاری کردوون و لە دوای پرۆسەی ئازادی عێراقیش ئەوم بیرچوو گەڵم کە مامۆستا دەورێکی کاریگەری هەبووە لە دامەزراندنی ڕادیۆی نەوا وەکو میدیایەکی ئەهلی سەربەخۆ ناحیزبی کە ئەم سێ تەجروبەیەمان بۆ بژێڕێتەوە بەتکا بە لەوەی مامۆستا دەست پێکە لەبەرەوەی ئەم دیدارە تۆمارەکرێ و ڕاستەوخۆ لە کەناڵی کورسا دەڕوا ئەگەر مۆبایلەکانمان بێدەنگ بکەین و هەر تەلەفۆنی شتێکمان بۆ هاوچینە دەرەوە سوپاسانەکەین و بۆ ئەوەی بارودۆخی ناو قاعەکەش نەشەوێ هەر کەسێ ئەگەر پرسیاری هەیە توانێت بە نووسین بینێرێ و دواتر دەرگای گفتوگۆوەکەینەوە بۆ مامۆستا جەفەر
بەشێک لە ئەزمموی خۆم لە مێدیاوە لە کۆمەلگا باس بکەم و بێگومان مێدیا لە سەراسەر عالەمە یەک مەسئولیەت و مەئموریەتی هەیە کە ئەوەش بۆ ئاسایشی خەڵک پێزانین پێناسەی یەکتر کۆمیونیکیشن و ارتباطاتی مرۆڤەکان لە هەر لایەکی جیهان بێت لە دەرەجە یەکە خەبەرە کە ئەو خەبەرە هەمیشە لە توول مێژووە کە تازە کۆمەلگای بەشەریەت دروست بوو لە ڕێگەی جاسووسەکانەوە یا لە ڕێگەی نوێنەرەکانەوە لە وڵات بۆ ئەو وڵات ئەچوو و ئاگایان لە یەک ئەبوو ئەو ئاگایە ئەبووە هۆی ئەوەی کە پێکەوە بژین یارمەتی یەک بدەن گایش ئەو بوو بەوەی کە داگیرکاری و شەڕ و هەراو ئەمانە یانێ مێدیا سۆرسێکە سەرچاوەیەکە بۆ معلومات کە ئەو معلوماتە بتوانیت ئایدیە و فکری خۆت ئەگەر یەک مرۆڤی ئەتیادیت یا تەلەبێت ئارمانجەکان خۆت لەوە تاقی بکەیت و یا ئینکە ئەگەر حاکمیت بزانیت چۆن حکم بکەیت و بزانیت چۆن نەتوانی پیرۆز بیت ئەوەیەکی لە ئالەتەکانە مێدیا تعریفەکەی ئەوەیە کە وەکو بۆڵدەزەرە حکوومەتێک دەوڵەتێکی تازە کە دێتە سەرکار ئەبێ مێدیا بڕوات بۆ ئەو ئارمانجانە بۆ ئەو هەدەفانە بۆ ئەو بەرنامانەیە کە حکوومەتی تازە دایناوە ڕێگە ساف بکات ڕێگە پاک کاتەوە حکوومەتیش بە شوێنیا بچێت ئەمە تعریفە زۆر سادەی مێدیایە ڕۆڵی مێدیایە ئەلبەتە مێدیا ئەتوانێت خراپ بێت مێدیا ئەتوانێت باش بێت یعنی بە دوو جۆر ئەتوانیت مەسرەفی بکەیت شایعەیە خراپ خەبەری خراپ بڵاو بکەیتەوە و پاڵپشتی خراپەکە بیت یەکێوە کاری باش بکەیت و پاڵپشتی کاری باش بیت یعنی ڕۆڵێکی هەرە گەورەی لە سەرەتای بەشەریەتەوە بووە تا ئەمڕۆ و حتا من ئەخیرەنیش کە گوێم لێ بوو هەمووتان گوێتان لێ بووە هەتا پوتین بەر لەوە حملە بکات بۆ ئەو وڵاتەکەی تر بە هیچ شێوەیەک بە ڕەسمی نەیوت هەرێوت نا من فقط ئەمەوێت کە لەوێ وجودم هەبێت نەکو داگیری بکەم یعنی بە هەموو شێوێک تۆ ئەتوانی لە مێدیا ئیستفادە بکەیت بۆ ئەوەی کە سوودی شخصی بێ بۆیە کە وەکو هەر جۆرە کوتمان وەکو چەقۆی دوولەبەیە ئەگەر بتەوێت ئەو شتە ببڕی ئەی بڕی ئەگەر نەزانی خۆت ئەبڕێت کە ئەو وەختە پێڵێن پلوشنی مێدیا یعنی هەرکەی مێدیا یا بەکاربردنی غەڵەتی مێدیا یعنی مێدیا خۆی چەند سوودی هەیە ئەگەر بە غەڵەت بەکارە بێت هەر ئەوەندە زەرەری هەیە کە عادەتەن پێشین پلوشنی مێدیا پێشین درۆی مێدیا واوە من لەبەرەوەی کە بەڕاستی کاتەکە کورتە و ئەمانەوێت پەیامێکی زۆر سەرێع بگەینین حەزەکەم لە چەند مۆزوعێکە ئەو تەخەسوسگەلەکە من دیومە لە مێدیا و هەروەها ئەو بیرۆوەریانە کە هەمە لە مێدیا کە چۆن ئەتوانیت کاری پێ بکەیت یەکێکی شاید یونیک بێت ئایسە نەمگەڕاندوێتەوە بەڵام لە سەربوردی خۆمە تەبان نووسیمە ئەوەیە کە دوای ئەوەی کە حکوومەتی کوردستان ڕوخا یان ڕوخاندیان و قازی شەهید بوو تەبان سنە کرماشان مەهاباد بە حکوومەت نظامی ئیدارە کرا یعنی جێش لە تاران و هات ئەم سێ وڵاتێ ئەم سێ ئۆستانیاک و محافزەیە داگیر کرد با لەشکری خۆیەوە
لەشکەرەکانێکی هیچ کامی کورد نەبوون، هەمووی لە شارەکانی فارسی و هێنابوویان. خۆ تەبان ڕۆژانی ئەوە زۆر سەخت بوو. من ئەو وەختە تقریباً سنفی 34 ابتدایی بووم کە ئەو سەحنە گەلمادی، بەڵام دوای ماوەی کەوتووە ڕادیۆیەکیان هێنا. ئەم ڕادیۆ زیاتر بوو ئەوە بوو کە ئەو هەموو حەشیمەتە ئەسکەرەیان هێناوە لەم سەربازخانە لەدایانناوە بۆ ئەوە تااقەتیان نەچێت و ئەرتباطیان لەگەڵ خانەوادەکەی خۆیانیان هەبێت. ئەمە یەکێ لە ئیشەکانی ئەوە بوو کە ڕۆژانە سەعاتێ ئەسکەرەکان لەگەڵ ئائیلەیانە قسە بکەن. دوای ماوەی کۆدووە ئەلبەتە ئەمە نیوەی کوردی بوو، نیوەی فارسی بوو، لە کوردیەکەش تەبلیغات خۆیان نەکرد. ئەوەی کە لە مەهابات بوو بەناو سەرتیب سنایتە بیرم شتێک ئەوە کەسێک بوو بەڕاستی چوو مەهاباتی ئەوەدان کردو ئیستا لە هەر کەس بپرسی ئەڵێن سپاه بۆ دووەرە سەرتیب وەرە حرام، سەرتیب وەرە حرام خزمەتی باشی کرد و شاری مەهاباتی دروست کرد. ئەمە خۆی تەبلیغێک بوو بۆ سیستم و جێکردنەوەی خۆدە ئەو ئەسکەرگەلە کە خزمەت بکات، خزمەت گوزاری خەڵک بکات. لە سنە یەکێتر بوو ناوەکەم دەقیقەن لە بیر نییە، ئەویش سەرتیب بوو، ئەو نیوە ئێوارانی پەنجشەمبە کە بە تایبەت بە هاوینە خەڵکە چوون بۆ ناو شارە پیاسەیان نەکرد و هەموو لە قاوەخانەکانەدا ئەنیشتن ڕادیۆیان گوێ کرد. ئەمە باسی ڕۆستەمیە کرد، ڕۆستەمی زاڵ، خۆشی وەکو پاڵەوانێک وا بوو و بە جۆرێکیش ئەدایە کرد کە بەڵێ ڕۆستەم زاڵ بەشێکی کوردە، یعنی ئەو سمپاتیە دروستە کرد کە بڵێت ئەمە من مەسئلەیەکی کوردیە گەڕ بوو. تەبان فردۆسیش جگە لە شاری وەتەنی شتێکی نییە، زیاتری وەتەنیە و شارەکانی حەماسیە. هەندێک جاریش هاتە ناو شارە لەگەڵ خەڵکا قسەیە کرد، یعنی بە ئێواران کە ئیدی قەرەباڵا چوو لەگەڵ تەبەقات مختەلفە ئاشنایی و قسەیە کرد کە ئەو قسەگەلەش مؤثر بوو. بە تایبەت لە هەندێک ڕۆژە هەموو ڕۆژێک دوای بوو بە هەموو ڕۆژێ ئەو کامیونیکیشنە کە لە بینی سەربازان و ئائیلەکانە بوو، هەموو خۆشەویستیان لە بینیەکە ڕەدوو بەدەڵ کرد. خۆ ئەحواڵیشانە پرسی ئەنوە چۆنە؟ ئەوان بەدڵ و بەگیان ئەسکەرەکان باسی سەربازی کوردیانە کرد کە چەند ئێرە ئارامە، چەند احترامانەگرن، چەند لێرە ڕەحەتین. ئەمە گەورەترین تەبلیغات بوو بۆ پێناسەی کورد لە مەندەقەکە. و کاتێک ئەمانە چوونە دەرەوە دوای 3-4 ساڵ، یعنی بە بیرەوەرەیەکی خۆش لە کوردستان چوونە دەرەوە و هەروەها ڕادیۆیان کە هێنا، گەرچە ئەو ڕادیۆی ئەو زەمانە ڕادیۆیەک بوو بە مۆج کۆتا ئیشیە کرد کاری، یعنی مۆج کۆتا ئەوەیە کە ئەڕوات ئاات لە ئاسمان و ئەگەڕێتەوە لە شوێنێکی تایبەتە دێتە خوارەوە لەوێ ئەیبیسن لە سنە و مەهابات و کرماشان. ئەمەش ڕۆڵێکی هەرە گەورەی بوو و هیچ وەخت من چون ئەو وەختێشە لە ڕادیۆ نەتەنها لە ڕادیۆ سنە گۆرانی مەوت بەڵکو تەسجیل لە وەختە نەبوو، بەڵکو هەندێک جار لە کارگەل درامای مناڵانیش بەشداری مەکرد. ئەمە بوو لە نزیکۆ من فعالیت ئەمانەم ئەدی کە ئەم فعالیتە فعالیتێکی دروستکەر بوو، نە هەڕەشە ئاویز. خۆب ئەمە نۆعێک میدیا بوو کانی حەماسیە. هەندێک جاریش هاتە ناو شارە لەگەڵ خەڵکا قسەیە کرد، یعنی بە ئێواران کە ئیدی قەرەباڵا چوو لەگەڵ تەبەقات مختەلفە ئاشنایی و قسەیە کرد کە ئەو قسەگەلەش مؤثر بوو. بە تایبەت لە هەندێک ڕۆژە هەموو ڕۆژێک دوای بوو بە هەموو ڕۆژێ ئەو کامیونیکیشنە کە لە بینی سەربازان و ئائیلەکانە بوو، هەموو خۆشەویستیان لە بینیەکە ڕەدوو بەدەڵ کرد. خۆ ئەحواڵیشانە پرسی ئەنوە چۆنە؟ ئەوان بەدڵ و بەگیان ئەسکەرەکان باسی سەربازی کوردیانە کرد
کە چەند ئێرە ئارامە چەند احترامانەگرن چەند لێرە ڕەحەتین ئەمە گەورەترین تەبلیغات بوو بۆ پێناسەی کورد لە مەندەقەکە و کاتێکەمانە چوونە دەرە دوای 3-4 ساڵ یعنی بە بیرەوەرەیەکی خۆش لە کوردستان جواب چوونە دەرەوە و هەروەها رادیۆیان کە هێنا گەرچە ئەو رادیۆی ئەو زەمانە رادیۆیەک بوو بە مۆج کۆتا ئیشیە کرد کاری یعنی مۆج کۆتا ئەوەیە کە ئەڕوات ئاهات لە ئاسمان وەگەڕێتەوە لە شوێنێکی تایبەتە دێتە خوارەوە لەوێ ABC لە سنە و مەهابات و کرماشان ئەمەش ڕۆڵێکی هەرە گەورەی بوو و هیچ وەخت من چون ئەو وەختێشە لە رادیۆ نەتەنها لە رادیۆ سنا گۆرانی مەوت بەڵکو تەسجیل لە وەختە نەبوو بەڵکو هەندێک جار لە کارگەل درامای مناڵانیش بەشداری مەکرد ئەمە بوو لە نزیکۆ من فعالیت ئەمانەم ئەدی کە ئەم فعالیتە فعالیتێکی دروستکەر بوو نە هەڕەشە ئاویز خب ئەمە نوعێک میدیا بوو کە بە درستی بەکاریان برد جێگەی خۆیانیان کردەوە بە ئینزەجار بە شەقلە چوونە دەرەوە بە کەیفی خۆیان چوونە دەرەوە و ملەتەکەی ئێمەش فارسی فێر بوو خۆ زمان فارسی زمانێکە کە تۆ لە هەر وڵاتێکا بژی باشتر کە زمان حکوومەتەکە بزانی زمان سەرەکی بزانی ئەوەش بێزەرەر بوو لە کاتێکا تۆ کوردیەکەیش دەزانی بەڵێ ئەمە شەرخ کورتێک بوو کە میدیا ئەتوانێت ڕاستەوخۆ بە ئاڵوگۆڕ بێت ئەتوانێت بە رادیۆ بێت یا تەلەڤیزیۆن یاکو لە کۆڕکۆبوونەوە و نووسین و ئەوانە کەواتە میدیا بۆ لە دەرەجە یەکا بۆ تەسهیلی کارهاتووە ئێستا کەسێک بۆ خراپ بەکاریە بەرێ ئەو جیایە من زۆر ئیجازە بن کە نەختێک بە ڕووکوڕاستی قسە بکەین ئێمە بەداخەوە لەو ماوەیە کە بیستومە یعنی ئەم بەتایبەت ئەم ڕۆژانە ئەبیسم لە کوردستانە پولوشن یاکو ئزدەحامی بێمعنای میدیایە کەمە بێگومان سەردەرگومی کە من تۆسیاکەم ئەو سەردەرگومیە نەبێت و ئەوەش کە ئەڵێن ئازادی هەیە ئەو ئازادی قسەیە ئازادی حەدی هەیە هەندێک جار بەغەڵەت بەکاریە بن ئەڵێن ئەی ئازادی چ جنایەتگەرێک بەناوتەوە نەکرا ئەمەیە کە ئێمە بێ فەرقی ئازادی بەکاربردنی استفادە لە ئازادی بۆ بەکاربردنی ئەموە ئەوات و ئارەزوگەر خۆمان لەگەڵ شەڕ و شەرەقسە و تێکدان جیا بکەینەوە ئەمە قەزیەکە کە ڕەنجێکە بۆ من جا لەبەرەوە دیسان بۆ بزانین کە میدیا چەند تەئسیری هەیە چێتە ماڵانەوە من مەجموعەیەک کە چووم رادیۆ تەلەڤیزیۆن مەجموعەیەک کۆرسم لە وڵاتانی مختلف وەکو ئەمریکا و ئینگلیس و ئالمان و حتا میسر و ئوردن و سووریا و لوبنانم دی یعنی کاری میدیاگەری ئەمانە دوای کە هاتمون لە فوق لیسانسەکەما ئەوەم بۆ مرۆڤناسی لەوە نووسیەوە ئەمە ئەو ئاشناییە بۆ شتە دیسان بگەین بۆ معنایە کە هەر کەسە و بە بەرجەوەندی خۆی میدیا بەکار ئەبات بەڵام میدیای غەڵەتیش لە نەزانی بەکار ئەبات لە دەرەوە بە کاربردی ئەوەیە کە بۆ شەڕ بۆ ئاسایش بەکاری بەریت بۆ لە لای ئێمە نابێ بۆ شەڕ چون هێشتا کۆمەلگاکەمان کۆمەلگایەک دامرکاو نییە نابێ بۆ دووبەرەکانێ بێت دووبەرەکانێ عادەتەن مشکل بۆ میدیا دروست دەکات مشکل بۆ خەڵق دروست دەکات چونکە هەموو ڕۆژێت تۆ هەموو لەحزەیەک مۆزوعێک بە خەڵق بڵیت ئەچێ بەگویا ڕادێلێ لێ تێگات قبوڵی ئەکات ئەمانە ئەو شتانەیە کە میدیا هەر کەسێ ناتوانێت ڕەنی کاتبی با بێت ڕێگەوە
مێدیا مەساڵحی وڵاتێکە حتا ڕۆژانی ئەوەڵ کە هاتمە ئێرە 2002 ڕۆژنامە بوو ناویان نامەم ڕۆژنامەگە تریشە بوو ئەمە ڕاستۆخۆ کەوتووە شەڕ لەگەڵ حکوومەتە یەکێ باسی ئەمریکێک یەکێ باسی ئەوەی کرد بەڵام لە معنە لە واقع خەریک بوو حکوومەتەکەی تێکەدا نازانم ئیجازەم هەیە یانە بەڵام ستۆریکە ئەگەڕمەوە چونکۆ ئێمە لێرە ئەگەر بە پراکتیس قسە بکەین یانەوانێک پراکتیس کراوە نمونەیە شاید کەس نەیبیست بێت بەڵام کاتی خۆی کاتبوو ئەوائلی کار بوو و مامجلال سعی کرد کە بینی یەکێتی و پارتی دروست کات بۆ حکوومەت لە بیرمە من لەوێ ئەخەوتم لە ماڵ مامجلال ئەخەوتم لە بیرمە نیمە شەو گروپێک سیارە کەوتە ڕێ و ئەڕۆشت بەیانی هەستام ئەبینی مامجلات لە ماڵ نییە ڕۆژێ دو ڕۆژ سێهام دیم خێزانی زانیویەتی پێ کە ئەمە ئەچێت خەریکی مساڵحەیە مەقسەد ئەو مساڵحە بوو بەوەی کە بەو زەحمەتە دروست بوو بەڵام بە خەت و نووسین و بیر و تەفکیری ئینسانی نامتەلع ئەو گەپە خەریکە دروست ئەکات ئەو جیایە خەریکە دروست ئەکات بۆ شێوەیە نیوە شەو هەستی بڕۆیت تا شەوی دوای دابنیشی لە نگۆشیە تابیت ئەمە جۆر بکەیت کە چی ئێستا بێن بیشێوێنن شاید ئەمە ئەرکی من دەبێت بەڵام ئەوە شتێکە کە ئەبێ بە ئەمانەتە لام لە فکرما بووە کە بۆ ملەتەکەم بیڵێم و لە سەربوردەکەی خۆشمان نووسیمە ئەمانە ئەو شتانەیە کە ئەم وڵاتە بە ئاسانی دروست نەبووە ئەم وڵاتە نورچاوی هەموو لایەکمانە غەڵەت ئەکرێت ئەبێت تەسیحی بکەن ئەو تەسیحاتە چۆنە بێ من نایزانم بەڵام مێدیا ڕۆڵێکی هەرە گەورەی لەوە هەیە کە بتوانێت ئاسایش یەکێتی کۆمەلگا بۆ هەدەفێک بێرێتە پێشەوە ئەسەن کاری مێدیا ئەوەیە کەوتمە بۆڵدەزەر بڕوات جادە سافکات بۆ ئەوەی کە غەڵەتگەل کۆمەلگا غەڵەتگەل حتا حکوومەت لەو بۆڵدەزەرە پاک بکاتەوە ئەلبەتە ئەمە وەکو شتێک مۆزوعی مێدیا ئازاد نییە بەمەوێت ئەوە نەختێک زیاتر بکەمەوە هەمووتان باسی قاشۆقچیتان بیستووە کە خەبەرنگارێکی بەناوبانگی ئەمەم متحیدە بوو نەکو بڵێن ئەمریکا خۆی لە ئەمریکا ئاژیا خۆ ئەمە گرتیان هەموو دیمان لە چ فەزاحەتی کوشتیان ئەمە ڕۆژنامەوانێکە لەبەرە یەکی دوو ڕۆژ شەڕ و هەرا بوو دوای دو ڕۆژە دووە ئەسەن ئەسەری نەما ئەسڵەن قسەی نەما ئەسەن ون بوو یعنی چۆن خەڵقی کرد مێدیا بۆ جۆرە ونی کرد یعنی مێدیا بۆ مەسلحەتی منفی بەم شێوەیە کە زەقترە لە هەموو شتێک ئەتوانێت بیشارێتەوە ئەتوانێت لای بەرێت جا لەبەرەوە تۆ کە ڕۆژنامەیەکە نووسی باسی ئەو دوو ڕۆژنامەم کرد ئەو دوو ڕۆژنامە لەگەڵ یەکە ئەم جنەوی بەوەدا ئەو جنەوی بەوەدا هیچ قسەیەکی سازەندەی نەبوو هیچ قسەیەکی ڕێنمووی کەری نەبوو شاید بەسرا بوو بە حزبێکەوە زیاتر لەگە تعریفی ئەو حزبەیە بکردای هیچ شتێکی کۆمەڵایەتی و کۆمەلگای نەبوو ئەمە ئەو شتەیە کە شاید لە جەلسێکی دانیشتنە لەناو کەلمەکانێک من نامێ زۆر قسە بکەم بەوە ئاشنا بوو بێتن کە مێدیا ئەگەر دروست ئیسفادەی لێ نەکەین ئەگەر ئەو پلوشونە کە هەیە بەم جۆرە بڕوات مشکل بۆ ملەتەکەمان مشکل بۆ داهاتووی چونکو بەڕاستی ئێرە ئومێدی کۆمەلگای شەرق ئەوسەتە نەکو بڵێن تەنها کوردستان چون ئازادی بۆ جوڵانەوەی مرۆڤەکانە جوڵانەیش بۆ تەئمینی ژیان ئاسایشی خەڵقە من تکاکەم بە نسبەتی ئەو ئەفکارانە کە ئێستا باسم کرد ئەو تەجروبانە کە باسم کرد ئێمە ئەبێت
زیاتر لە مێدیا خەبەر بینەوە. مۆزۆیەکی تریش لە ساڵی 2009 بوو، کۆنفرانسێک دروستکرا لە هەولێر، منیش لەوێ بەشداریم کرد، سەبارەت بە مێدیا بوو، مێدیای منتەقە لە هەر 5-6 وڵاتی هەتا لە ئوردنیشەوە هاتبوو وڵاتەوە لە هەولێر سیمینارێکی مێدیایی بوو. منشیان داوایان کردبوو لە منیش بەشداری بکەم. یعنی من لەو تاقیقاتێک کردبووم، ئوردن بەلاخەر وڵاتی کە بچووکە لێمەش بڵێن گەورەترە بێگومان، بەڵام خدمەتی زیاتر لە 100 ساڵە، تەجروبەی لە ئێمە تاوان زیاترە. لەوێ تعددی مێدیا 5 قات کەمتر بوو لە تعددی 2009. ئەمەیە پلوشن بەمە ئێژن. ئازادی ئەو دەمە خراپەکەیە ئەکەوێتە کار ئەو وەختە کە پلوشن لە وڵاتە هەبێت، کە وەختە قیاسەکەی لەگەڵ وڵاتی ئوردن، وڵاتێکی دامەزراوە بڵێن نەڵێنی سەر ئایدئۆلۆژی و ئەفکارە نینەلاوە، وڵاتێکی دامەزراوە، ئەو دەمە 50 سال شاید ببووی بەدە. و لەمە وەلایش ئەم کۆمیونیکیشنانە کە لە ڕێگەی سایتەکان و ئەکرێت و ئینتەرنێت و ئەمانەوە ئەکرێت، ممکنە کارگەل باشتری پێ بکەین، ممکنە کارگەل خراپتریشی پێ بکرێت. ئەمەیە کە من تکام ئەوەیە یەکێ لەو ڕسێرچانان و زیاتر لەو ڕسێرچ و تاقیقاتانە ئەوانە بێت کە ئێمە بتوانین مێدیایەکی سالم دروستکرد بۆ وڵاتەکەی خۆمان، بەڵام ئەو ڕسێرچ و لێکۆڵینەوانش ئەوانش ئەتوانێت سەرچاوەگە لە هەرە گەورەیەک بێت بۆ ڕێنمووی تەلەبەکانمان، گەنجەکانمان، کە چۆن مێدیا بە سەرفی کۆمەلگای ئێمە سەرف کات. من زۆر سپاس کە ئەم چەند دەقە توانیم ئەو ئەفکارەیە یا ئەو تەجروبانەکە زۆر بە کورتی مشتێکە لە خەروار باسم کرد، ئەگەر ئەحیانەن پرسیاری سوالێکیش بێ لە خزمەتان نابین. سپاس. تەنگەیە زۆر سپاس بۆ مامۆستا مەزەر بۆ خستنەڕووی کورتێک لە ئەزمموی خۆی لە بواری ڕۆژنامەگەریدا، بەڵام ڕەنگە پرسیار بێ زۆرتر بچینە ناو وردەکاریەوە. ئێوە ئەو سەردەمەی کە لە ڕادیۆی تاران دەستان بەکار کرد، لە کاتێکە کە خوێندنی فیزیاتان نەخوێند و بەڕێوەبردننی پیشسازیتان نەخوێند، ماسەرتان تیاوەرگرت، هاوشان لەگەڵەوەشە لە ڕادیۆی تاران دەست بەکار بوون و لە قسەکانیشتا بەڕێزە ئاماژت بەوەیە کە هەموو میدیایەک ئەبێ ئامانجی هەبێ. ئەگەر پێمان بڵێ ئامانجی ڕادیۆی تاران لەو سەروەختەیە کەسێک کە وەرەگرێ بۆ ئەوەی لەگەڵ یا ئیشکا لە بواری پسپۆری خۆی نییە کە ڕاگەیاندنە کە ڕۆژنامەوانەیە و وەکو نەتەوەش لە نەتەوەی کووردە لە نەوتەوەی فارز نییە، چۆن لەوێ دەست بەکار بووی و با بڵێن ئەو فلتەرانە ئەو پێوەرانە چی بوو کە توان وا لێکرد لەوێ جێگەت بێتەوە و ئیش بکەی و دواتر کاچیتە ڕادیۆی کرماشان، لەوێ دواتر ئەبیتە بەڕێوەبەری ڕادیۆ و تەلەڤیزۆن. حەزەکەین لەو ئەزمونانەی خۆل لەوێ پێوەرەکانتان و پەیامی میدیایی یا گوتاری میدیایی ئەو سەروەختە چۆن بووە و ئامانجەکان زۆرتر لەوێ بە چه ئاراستەیەک هەبوون لەوبارەیەوە قسەمان بووکی. بەڵێ لە پێشا زۆر بە کورتی من گەشتووە ئەو قەناعەتە کە هەموو ڕادیۆکان کە دروست بوو لە قاهرەکە زۆر کەم بوو، لە بەغا بە تایبەت یا لە ئیروان و لە تاران، ئەمانە کە دروست بوو شاید ڕۆژگە لە ئەوڵ ئێمە ئەمانوتی حکوومەت و ئەمانە زۆر قیمەتمان نادایێ، شاید فقط گۆرانیەکانمان گوێگرت، بەڵام ئەسەرێکی زۆر مثبەتی هەبوو لە دروستکردنی مێدیا و بەردەوامی ئەدەب و فەرهەنگی کوردی و هەروەها خۆدە گۆرانی کە گۆرانی کوردی وەکو گۆرانی وڵاتانی تر نییە، گۆرانی کوردی هەموو دابوونەریت و ئەخلاق و ڕەفتاری کوردەواریە. بڵاوکردنەوەی ئەمانش دیسانەوە ڕیسایکڵکردنی دابوونەریت و ئەخلاقی کوردی بوو. ئەمە بوو کە هەبوون بە تایبەت چەپەکان هەبوون کە معارزی ئەو ڕادیۆگەلە بوون کە دامەزرا بوو، بەڵام من بە شەخسن خۆم تەئیدی هەموو ئەوانەم کردووە. فقط ئەگەر سەدام بوو باسێکی سەدامی کردێ باش گوێ ناگریت، بەڵام باقیەکەی
مەسائلی خۆتە ئەلبەتە هەیە لە رادیۆگەلترا هەیە من ناوی نابم کە لە دەروێ وڵاتە ئەوانە ساپۆتاژەکەن بەڵام ئەو رادیۆگەل قەدیم بە تایبەت رادیۆگەل کامرەن مفیدێک بوون بۆ ئێمەی کورد بەڵام رادیۆ کوردی تاران بەڕاستی غێری هەموو رادیۆ کوردەکان بۆ مەجموعەیەکی ئەنتلێکتوێلی مامۆستای زانای یعنی ناسراوی کورد لەوێ ئیشیانە کرد 5-6 دکتۆرای تیا بوو لەگەڵ شوڕای بابان کە خۆی یعنی ئینسانێکی ئەدیب و شاعر و متەفەکر بوو خۆب ئەوەی کە بڵاوە کراوە خەبەری حکوومەت بوو وەکو خەبەر کە بە فارسیش ئەبی بڵاو ئەبووە ئەوەی کە ئێمە یعنی رادیۆ کوردی تاران باسی تارانەکەم بڵاوە کراوە هەموو عیلم و فەرهەنگ بوو هەموو ئەوە بوو کە گەلەکەمان پێویستی پێبوو و لە حاڵ فەرامۆشییا بوو یا حتا خودە ڕۆژنامەکە تا ڕۆژێک زیادەڕەوی نەکرد و دایان خست ڕۆژنامەی کوردستان ئەویش یەکێ لەو سەرچاوە هەرە گەورەکانی ئەدەب و فەرهەنگی کوردی بوو گەرچێ لەوێ بڵاو نەئەکراوە ئێمە گەر دەستمانە کەوت بەڵام ڕاستەخۆ ئاهات بۆ بەغا ئەمە یان بۆ کوردەکانی ئەم دیو بەڵام بەعام ئەویش دیسان مفید بوو بۆ ئێمە دەرگایەکمان ڕۆزانەیەک نورمان پێویست بوو کە بتوان بەرپێ خۆمان ببینین ئێستا بەو شێوە بەرنامەی رادیۆ کوردی تاران کراوەتەوە کەواتە زەمینەیەکی کامڵەن ئاسان بوو بۆ من کە بێم ئەکسپاندی کەم گەورەتری بکەمەوە ئەو زەمینە لە پێشا بەڕاستی دانرا بوو و ئەوە بوو کە من وەکو ڕئیسی ئیدارەی ئاسیا و ئافریقا ئەوەی کە توانیم دایبنم مۆنیتۆرینگ بوو مۆنیتۆرینگ ئەسەر لە رادیۆ تەلڤیزیۆنی ئێرانە من دامنا مۆنیتۆرینگیانی تۆ بەڵێ ئەساسی ئەوەی بوو هەموو ئەخبارێک کە سەبارەت بە ئێران و کوردستان بێت هەموو ئەخبارێک کۆی بکەینەوە و بەیانیز و ئەمە انتشار بێت یعنی لە مەجەلەیەکی تابێتە بۆ ئەمەش ئەشخاصانە بڕوات و خودت رادیۆکان چون من فەنیش بووم رادیۆکانیشمان بە قەوەت کرد مەسەڵەن گەورەترین رادیۆ 2000 کیلووات لە قەسری شیرین بوو کە دەنگی ئێمە ئەگەیشتە مسر چون بەرنامەی عەرەبیشمان هەبوو غێر بەرنامە کوردیەکە ئەو جۆرە من بیست بووم لە کوردستانە یعنی لە باشوورە کە کاتێک دەنگی رادیۆ تاران ئەهات دەنگی رادیۆی بەغای دا ئەپۆشا یا پارازیتی خستێ تا ئەو ڕادەیە خۆ ئەمە شتێک بوو کە ئێمە 2000مان بوو یەکێکی بۆ ڕزێر بوو من هەردوو دووکم کرد بە یەکە دەنگەکە لە هەر کوێ بیسرێ بە سەلیسی و باشی ببیسرێ و یەکی تریش ئەو مۆنیتۆرینگە بوو مۆنیتۆرینگ یانی تۆ خەبەرت بێت دوژمنەکانت چیت پێڵێن مشکل تۆ لە دەرەوەی وڵات چییە لە ناو وڵات چییە خەبەرە مەنفیەکان چییە ئەمە خەبەرە غیر منتەشرەی پێڵێن لێرەشا هەیە بەڵام نەبۆ بەعناو بۆ وساتەکە ئێمە هەمان بووە و حتا غێری ئەوەش بەرنامەگە لە کوردیم لە رادیۆ لە ئێرانە زیاد کرد مەسەڵەن لە قوچان کە ساڵهای ساڵ زازاکیەکان و مەجموعەیەک لە کوردە کرمانجەکانی دەوروبەری تەبرێز و ئەوانەیان بردبوو عەشیرەتەکانیان بردبوو لەوێ شەڕیان پێکردبوون هەر لەوێ مابوونەوە ئەوان هێشتا بە زمان کوردی خۆیان قسەیان نەکرد بەڵام من رادیۆم بۆ دانان کە بتوانن ئەو کامیکیشنە لە بینیانە زیاتر بێ رادیۆی مەریوان رادیۆی ورمێ رادیۆی ناوی چییە سەقز و کرماشان شارە گەورەکەی کوردستان مەهاباد رادیۆ مەهاباد کە زۆر گرنگ بوو ئەمانە هەموو پێشنیاری من بووە لە زمانی مناکراکە کە هەموو کوردیەکان وەکو کوردی کرمانج حتا ئێمە
کوردی کرمانجیمان بوو لە تاران کە بە کرمانجیش بڵاومان نەکردەوە تابان ئەوە لە رادیۆیەکی تر بەناو رادیۆ تر بوو لە بۆ ناب بوو لەوێ بڵاوە کراوە ئەو ئەچوو بۆ هێن بۆ تورکیا واتە بەشێک لە ئامانجەکەی ئێوە ئیشکردنتان لە رادیۆی تاران و دواتر بۆ کرماشان و دواتر کە بوون بە بەڕێوەبەری رادیۆ تەلەڤیزۆن ئامانجێکی نەتەوەیی بووە بۆ ناساندنی کولتور و کەلەپوری کوردی بووە و فلتەر لەسەر زمانی کوردی نەبووە کە پەکش بە زمانی کوردی بکرێ ئەگەر بینە سەر ئەزمموی بەڕێز لەو سەر وەختە لەو 6 مانگەی کە هاتیتە کوردستانی عێراق و لە سەرگەڵ و بەرگەڵ و لەگەڵ ناوەندی ڕاگەیاندنی یەکێتیە ئیشت کرد لەوێ هیچ وەکو ڕۆژنامەوانێک ئیشت کرد یا تەنها مایتەوە باڵێ حقیقەتی ئەوە سەبکێکی تازە بوو سەب تازە نێنێ سەبکێکی یعنی هاواری ملەتێک بوو لە گەڵووی فرستەندەیەکەوە دەستگایەکەوە چوە دەرەوە من اختصاسی ئەوەم نەبوو و شایدیش بێگومان ئینشای دەست و خەت و ئینشای ئەوەشم نەبوو لەگەڵ یان نەژیم ئەژیام بەڵام خەبەرێکی سادە بوو بڵاویانە کردەوە یانێ موزیک یاکو و کۆمنت و ئەو شتانە بۆ شێوەیە نەبوو کە دەستی منێتیا یا مام جلالێ نووسی یا کاکنە چیروان نووسی نەوشیروان نووسی ئەمە دەخات منی هیچ تیان نەبوو بەڕاستی بەڵام لەگەڵیان بوون وەکو هاوکار وەکو برادەر تاوە وەکو جیاوازی ئەگەر جیاوازی نێوان میدیایە کە حکوومەت سەپۆرتیەکە لەگەڵ میدیایە کە لەو سەر وەختەیە با بڵێن هێزێکی بەرەڵسکاری ڕژێمی باسی عەرەبی بوو جیاوازەکەت هەست پێ کرد یاخود وردەکاری ئیشکردنەکانیان چۆن بوو؟ بەڵێ بەڕاستی من نامەوێت بچمەوە تەفاسیلەوە چون بازێکی ممکنە نەوێژ بێت ئەخباری باشیان لە شوێنەکان ترەوە کوا کردەوە و ئەو ئەخبارە باشە بە شێوەیەکی خۆیان و بە دەنگێکی حەماسی ئەیان گێڕایەوە هەمووی وتم ڕەڤەلوشنەری بوو شتێک بوو کە قەناعەتی خۆیان بوو و لەو بەریشە مخاتەب کە ئەیبیست هەر ئەوەی ئەویست یانێ دەنگێکی هەڕەشەئامێزی ئەویست دەنگێکی هەوارێکی ئەبیست وەکو رادیۆ کرماشان نەبوو کە یا تاران نەبوو کە بە نەرمی و بە هێمنی و بە جوانی قسە بکات و شەعر بڵێت و یانێ خەڵکەکە ئەو هێمنیە زیاد ئەکرد بەڵام لێرە نا تەرەفت هێمن نییە ئەتەوێت بیوەڕژێنی ئەتەوێت ئاسابی لەگەڵ ئاساب خۆتا ماچکەیت و ڕێکی بخەیت مامۆستا ئەزمونێکی ترت دوایەوەی کە هاتیتەوە بۆ کوردستان بەشداریکردن بوو لە دروستکردنی ڕادیۆی نەوا وەکو ڕادیۆیەکی ناحیزبی و ڕادیۆیەکی سربەخۆ ئەو ئەزمونت لەگەڵ ئەوانە چۆن بوو و چۆن توانیت لەگەڵیانە ئیش بکەن چۆن توانیت لە نێوان ئەزمونێک کە دەوڵەتی بوو و ئەزمونێک کە با بڵێن معارەزەیی بوو ئەزمونێکی تازە لە بینی هەردووکیانە بدۆزیتەوە و ئیشی تیا بکەین یا ڕۆڵ و کاریگەری تۆ لە دروستکردنی ڕادیۆیەکی وەکو نەوا چی بوو؟ بەڵێ بەڕاستی من خۆمم کە هاتم بۆ ئێرە لە مێدیا خۆم لەوێ دۆزیەوە ئەمە هێنێک بوو پرۆژەیەک بوو کە رامسفیلد وەختی خۆی ئەیویست ناوەندێکی مێدیا بکاتەوە لە سلێمانی مرکزەکە لە سلێمانی بێت ناوەندەکەشە بوو بە ڕۆژنامەوانی و خەبەرگوزاری و هەروەها رادیۆ و تەلەڤیزیۆن کە بە رادیۆ دەستی پێ کرد بۆ رادیۆکە تابان کە داوایان لە من کرد من تابان ئەو ئازادیەم ویست کە من خۆم دروستی کەمەوەی کە پێویستە ئەوانیش چونکو پرۆژەکە پرۆژێکی ئەمریکی بوو فەندەکەی ئەمریکیەکانیاندا سەرپەرشتیانە کرد سەرپەرشتی تەکنیکی یاک و نەکو خەبەری ئەمە بوو کە من باشترین کار ئەوە بوو کە ئەو نوع کۆمیونیکیشنەکە لە رادیۆ کوردیا هەبووە تکرار نەبێتەوە من لە گروپی ڕۆیترم لە
بریتانیا داوت کرد کە بێنەوە ماوەی مانگ و نیمێ شتێکی وە لە نەوە مانەوە و هەموو ئەلفوبێ وەرگرتنی خەبەر پاشکردنی خەبەر مۆزوعی خەبەر گرنگی خەبەر هەتا تۆنی دەنگ تۆنی خوێندنەوەی خەبەر هەموو ئەمانە لەو ماوەیە فێریانیان کردووە خۆشبەختانە و هەتا بۆ کاری موزیک چونکە مەسەلێ موزیک بە تایبەت لە کووردا کە من بڕوان پێ هەیە و بەیسی کارەکە مەسەن ئەدەب و فەرهەنگی کوردی یاکو و موزیکی هۆنەری کوردیە تۆ هەموو شتێ لە گۆرانی کوردی ئادۆزیتەوە هەموو شتێکە لە جۆرە لە پێشاوتم ئەمە بوو کە من داوام کرد لە بەڕێز مامۆستا ئەنوەر قەرەداخی کە هاوکاریم بکات تەشریفی بێت ئەو گۆرانیەکان هەڵبژێرێت چی بەکارەخوا چی ئەبێتە هۆی ئەوەی کە گۆرانی گەشە بکات گۆرانی کوردی گەشە بکات بێخۆ هەر گۆرانی تێکەڵ نەبێ مناسبەتی هەبێ ڕۆژی هەبێ بە ڕۆژ بەیانان چنەوە گۆرانیک بێت کە خەڵک ئەڕێ بۆ سەرکار و گوێ ئەگرێت یا لە ماڵە خێزانەکە گوێ ئەگرێت دوای نیوە ڕۆژ وەختی نان خواردن چۆن بێت دوای نان خواردن چۆن بێ ئێوارە چۆن بێ شەوە وەختی ئیسراحەت چۆن بێت هەموو ئەمانە لەسەر ئەو گۆرانی گەلێت تەمسیخ بکرێت و بە گوێرەی ڕۆحیە و نۆعی کارەکان و کۆمەلگای کوردی بچێتە بەرەوە ئەلبەتە دوو کەسیش بوون یەکێکی ئەوە یەکی ئەویش موسییانێکی زۆر پایەبەرز بوو لە ئەمریکایە بەناو نۆرۆز ئەمەش دیسانەوە یەکێ لە کارەکان بوو کە دوای هەفەشمان کە خیاڵم ڕەحەت بوو و هەمووشی بە ڕۆژ و شەو چەکمان کرد ئەگەر نەمتوانی حەیت چەکی بکەم ڕکۆردمە کرد لە ماڵەوە دانیشتم چەکمە کرد کە ئەگەر مشکلێک بێ یا لەگەڵ گروپەکە قسە بکەم یاکو لەگەڵ خودێ مەسئولەکە قسە بکەم کە ئەم شتانە ئەبێ وابێت بەرحاڵ بەڵێ مامۆستا ئەوەی بیستمانە هەندێک لێی و گازندەت لە دۆخی ئێستای میدیای کوردی هەیە کە میدیایەکە بە شێوەیەکی باش پەیامەکانی بەرهەم نایانێ و باش چاپ و پەخش و بڵاوی ناکاتەوە سەرنجەکانە لەو بارەیەوە چین و چ پلانێک چ پرۆژەیەکت هەیە لەگەڵ لایەنی پەیوەندیدارە بۆ ئەوەی میدیای کوردی بە ئاڕاستەیەکی باشتر بڕوە بەڵێ حەقیقەتی بە دەستێک دووشت هەڵناگیرێت من ئەمەوێت عادەتیشم هەروە بووە کە کارم نیوە ناتەوە نەیشتووە من گارەکەم ئینشاءڵڵا ئەگەر بکرێت ئەم ئەنستیتوتەکە خۆشبەختانە بەهۆی 20 ساڵ زەحمەت ئەپگرێتوە بۆ ئەکادمی و خۆمان لە ئەکادمیا بدۆزینەوە ئەکادمیا هەموو شتێکی تایە ئەدەبە فەرهەنگە هۆنەرە تەئاترە فیلمە سینەمایە هەموو ئەمانەیە کێمە بتوانین ئەوش وتم نوعێک مێدیایە خۆمان لەوێ بدۆزینەوە شاید باقلی خۆم شاید 2 ساڵی توول بکێشێت کە میشنی خۆم یاکو ماموریەتی خۆم 2 ساڵێک داناوە بۆ ئەو کارە بکەم بەڵام مێدیای کوردی بەڕاستی نایڵم ئەگەر لە من داوا بکەن خۆیان بیانەوێت ممکنە هاوکاریان بکەم بەڵام خۆم بڕۆم پێشنیارێکم بێ پێشنیاری بکەم نایکەم لەبەرەوەی کە حەز ناکەم بە شتێک بڵێم داوای شتێ بکەم ئەو وایە بڵێم ئەبێ بڵێم مشکلتان چییە حەز ناکەم مشکلەکەی بڵێم ئەمەیە کە من پێم وانییە کە من بڕۆم داوا بکەم بڵێم کاکە گەرەکمێ ئیشێوە دروستکەم ئیشێوە هەڵەیە نەوە نابێت ئەبێ نەخۆش ئەبێت کەسێک پێویستی هەیە خۆی داوا بکات ئەو داوای لە من نەکراوە دەستەکانە خۆش بێ هەڵبەت پرسیار زۆرە و وەڵامەکانیش ڕەنگە هەمووی قەنەعات پێکەر نەبێ ئێستا ئەگەر پرسیارێ سەرنجێکە بێ لە میوانان ئەتوانین چەند پرسیارێک وەرگرین بەڵێ فەرموو ئەسیتە سەر پێ بەڵێ بە مایکەکەت پێ بگەێنە ببرە سەرەتا زۆر خۆم بەخۆش حاڵەزانم کە دەنجیکەوە لە خزمەت مامۆستای گەورە و خۆشەویستی ناو هەمووان لە حزوری مامۆستا خەلقیا بتوانم چەند وشەیەک بگەێنم مامۆستا
هۆنداوەکان گۆرانیەکانی هۆکارێک بوون بۆ گۆشتکردنی ئێمە، هۆکارێک بوون بۆ گەورەکردن و دەشەنەکردنی شۆڕشی ڕزگاری خوازی گەلەکەمان، هۆکارێک بووە بۆ ئەوەی کە خۆشەویستی لە نێوان لە ناو دڵی گەنجەکانمانە کەڵپە بسێنێت و کە هۆکار بن بۆ ئەوەی ببوورە مامسا ئەمەە عشقم بۆت هەیە ڕەنگە تووشی هینێک حاڵەتێک بوو بێتم کە ناتوانم هەموو دەربڕینەکە ئەگەر پرسیارێکی دیاریکراوت هەبێت لەسەر تەورەکەمان سپاس دەکەین. بەڵێ پرسیارم هەیە حتمما. من برایەکەم شەهیدە و خۆشەویستی و عشقی مامۆستا وای لێ کردووە کە داوای کردووە لە سەر گۆڕەکەی لە جیاتی ئاەتی قورئانی گۆرانیەکانی بەسەری خالقی لێبن کە ئەمە نەک هەر لە لای ئێمە لای هەموو هاوڕێکانیشی ئەو داواکاری کردووە. گۆرانیەکانی مامۆستا وای لێ کردین کە فێری عشقی ڕاستەقینە ببین لە سەرەتای هەرزەکاریمانەوە بۆ ئێستش. درود بۆ تۆ تەمەند درێژ بی. من لەسەر ئەو قسەی بەڕێستان کە باس لەوە ئەەکەی کە میدیای کوردی بە ئاقارێکی باشان ڕۆشتووە بەداخەوە، ئێمە وەکو گەنجێکە لە سەرەتای با بڵین ڕاپەڕینەوانێ ئەوەی ئەمان بینی ڕادیۆی گەلی کوردستان هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئێمە عاشقی کوردستان بین کە خۆشەویستی کوردستان بە جۆرێک لە ناو ڕۆحمانە گەشەی ئەسەن ئەو هۆکارێکی گەورە بوو بۆ ئەوەی کە هەر یەکێک لە تاچێکی کوردی بە بەردەوامی وابەستەی گوێگرتنی ڕادیۆکە بێ. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا لە میدیای کوردیا ئەیبینین بەو هەموو ئەزمونە، بەو هەموو ئەکادیمیە، بەو هەموو سنتەر و ڕێکخرا و نازام هەموو ئەو شتانەوانێ نەیانتوانیوە هۆکارێک بوون بۆ گەیاندنی هەموو ئەو پەیام و توانا و فکرانەی کە پێویستە بە گەنجەکانمان بەنەوەی داهاتوومان بگات. ئەو قسەی مامۆستا زۆر لەلام ڕاستە ئێمە دیموکراتیمان لاپەسەندە، بەڵام سەربەستیش پێویستە تا ڕادەیەک بێ کە دەستی بەسەرا بگیرێ. دیموکراسیەکی مۆبۆکراسی دەستەکان خۆشبێ پەیامەکە گەیشت. زۆر سپاس. ئەگەر بەڕێزێکی تر مامۆستا جەمیل عەلی فەرموو مایکەکەی پرسیار بێ باسەرچە. پرسیاری ئەوەی هەبوو کە بەڕێزت لە قسەکان تا ئاماژت بەوەدا کە میدیا بە شێوەیەکی باش بەکار نایڕێ لە ئێستاە کە نێوەندە ئەکادیمیەکان وەکو زانکۆ و پەیمانگاکانمان هەن، خەڵکی ئەکادیمیمان هەیە و نێوەندی فراوانی وەکو سنتەرەکان ڕێکخراوەکان هەن بۆ پێگەیاندنی ڕۆژنامەنووسان، بۆچی دۆخی میدیا و میدیاکار ئەوەندە خراپە؟ بۆچی دۆخی میدیای کوردی ئەو نەخراپە لە کاتێکە کە بە ئەکادیمی ئەخێنرێ بە پیشەیی خولە بینێ؟ وڵا ئەمە ئەبێت لە دەرەجەی یەکە مامۆستایانی بەڕێز خۆیان ئەبێت تاقیقی بکەن لێ کۆڵینەوە بکەن. بەڵام بەڕای من هەموو شتێک پرۆسسە، شتێکە 30 ساڵ بەردەوام بوویت بە ساڵێک و 2 ساڵ ناڕەوێتەوە. و وتم لە ئەوەڵشەوە کە هاتم وتم ئێوە کە پێ ئەگەن مەجموعەیەک نەچن ناو کۆمەلگاوە بزانن کە مێدیا بارە موسبەتەکەی بەکاربەرن بۆ دروستکردنی وڵات. و ئەو ئومێدەم بە خۆمدا کە لەدا هاتووە ئێوە ئەتوانن ئەو مێدیا پاککەنەوە کە ئێستا بەڕاستی پڕە لە خاشاک و خۆڵ کە ئیسفادەی غەڵەتیشی لێ ئەکرێت. ئەمە پەیامەکەی من بوو کە ئێوەش پێم وایە کامەرتە. دەست خۆش بێ. مامۆستا جەمیل فەرموو. باش بانیتان باش، دەستان خۆش بێت. فقط پرسیار بکەن. فقط پرسیار. مامۆستای عەزیز، پرسیارەکەی من ئەوەیە ئەوەندەی کە جەنابتان لە سنتەری لە ئینستیتیوتی کە لە پووری کوردین و سپاس بەخوام کە باسی کرد کە ئەپگرێیدش کراوە بۆ ناوەندێکی ئەکادیمی، لەو کاتەوەی کە ئەو گۆڕانکاریە بەدی هاتووە، ئایا دەستگاکانی میدیای هەرێمی کوردستان هیچ نزیک بوونەوەیکیان لەگەڵ ئینستیتیوتا کردووە کە ببنەمایی مەسەڵەن بڵاوکردنەوەی پرۆژەکانتان، ئەنجامدانی بەرنامە لەسەر پرۆژەکانی ئینستیتیوت یاخود هەنگاوەکانی داهاتوتان
لەگەڵ ڕێز و سوپاسم و دەستان خۆش بێت. دەستی خۆش بێ. بەڵێ بەڕاستی ئێمە چەند 15 قەرنە ئێمە کەلتور و فەرهەنگمان لێمان قەدەغا کراوە، ئایدنتیتیمان خەریکن ماحوەکەنەوە. شاید ئۆرال کالچر یعنی کەلتوری زارەکی زیاترین سەرچاوە بێت بۆ کۆکردنەوەی کەلتوری یا فەرهەنگی کوردی کە ئێمە دەستمان پێکردووە لە ڕۆژێکەوە کە مناڵ لە دایک ئەبێت بە سەرمۆنی و دابوونەریتی مناڵبوونەکەی تا ئەو ڕۆژەیە کە وردە ئەبێ ئەکەوێتە سەر پێ و ئەتوانێت گوێ بگرێت و ئەتوانێت تەشخیصی بێ بەلایە لای دایکی بخەوێ بە نازی باوکی هەستێ لە خەواوە. هەموو ئەمانە ئەبێتە هەزاران ئایتم، یعنی تۆ لەگەڵ مەسەڵەن ئەجنەبی کە دائەنیشیت ئەبینی مەسەڵەن ژاپۆنیەک کە سەلامە لێکات یەکسەر دائەنەوێت، بەڵام ئێمە واکەین. یعنی هەموو ئیما و ئیشارەکان لە کەلتوری گەلانە فەرقەکات بە هەزارانە. جا ئەم هەزارانە کە خەریکە لە بیرەچێتەوە ئێمە بە نەوەیەک ئەگەر چونکو تا ئێستا شاید خەتەری لەسەر کەم بوو، بەڵام ئێستا ئەولەمە هاتووە هەر بە کولی لای ئەبات، ئەولەمە لای ئەبات و ناهێڵێت کە لە کۆمەلگا ریسایکل بێ، بۆ شتێکی ئاسانتری هێناوەتە بەردەستی. ئەمەیە کە ئێمە بەر لەوە کە ئەو کەلتورەمان بفەوتێ خۆشبەختانە مەتوانیمانە بە هەزاران هەزار ئایتم کەلتوری زارەکی هەرو جۆرە کەوتم لە لالایی مناڵێکەوە بیگرە هەتاکو مەسەڵەن مرۆڤ کە ئەچێتە گۆڕەوە کە لە کوردیا گۆرە پیاوانی کوردی مەسەڵەن بە چەمەری ئەڕۆن مەراسمی خۆی هەیە، مەسەڵەن تاقیقمان کردووە ئەم چەمەریە لە مسریشا هەیە. خب ئەوە کۆنێکشنێکە بۆ محققین بزان ارتباطی ئێمە لە وەختا لەگەڵ مسرا چی بۆ ئێمە 2500 ساڵ تەمەنمانە بۆچی ئەگەڕێتەوە بۆ مسر و ئێستش لە بریتانیا هەیە. ئەو بریتانیایە کە من نزیک 40 ساڵە لەوێ زیاتر لە 40 ساڵە لەوێ ئەژیم تازە ئەزانم لەوێش هەیە. منتها خانمێک ماوە کە ئەو خانمش بە دایرەیەک بچووک نەدەف بە دایرێکی بچووکەم کاراکات بۆ لۆردەکانیشە. خۆ ئەمانە شتگەلێکە تۆ وەختێ بزانی من کێم ئەگەڕێمە بۆ کێ قیمەتی خۆتەزانی. مەسئلە ئەمەیە. بەڵام مناڵێک کە مناڵی منە ئەڕواتە ئەوروپا و دێتەوە نە ئەولایە نە ئەملایە. ئەمە مشکل گەورەیەکە کە ئێمە هەمانەگەرەکمانە بە جۆرێ حەلی بکەین کەلتوری و فەرهەنگی ئێمە کە فەرهەنگێکی غەنیە ببورن. من لە ناو قسە دێت حەز ناکەم بە قسەی توولانی، بەڵام ئەبێ بیڵێم یەکێ لە داکیومنتەکانی ئێمە کاگەڕێتە بۆ 800 ساڵ لەمەوبەر باسم کردووە نام لەکوێ چۆن لە پێشە باسەوە کات ئەڵێ مرۆڤی کورد زیاترین پێشکەوتوترین باهۆشترین مرۆڤی کائیناتە لە کتێبێکی سێجەڵتی مرۆڤناسی یاکو سۆسیۆلۆژی. یعنی ئەمانە فەخرەکە لە ئێمەیە کە بیگێڕینەوە بزانین کێین ئێمە، چونکو ئێمە شەڕی کەلتوریەکەین. یعنی تۆ لە فلان غێری کوردستانی باشوور نەبێت هیچ کتێبێک ناتوانێت بەبێ سانسۆر بچێتە دەرەوە. ئەمانە ئەو شتانەیە من نامەوێت بچمەنەوە دیتێڵە، بەڵام ناو ئەوە ئەچم کە ئێمە ئەو شتانەمان کۆ کردەوەتەوە لە حکایەت و داستانگەل و هەتا ئەو شتگەلەوە دێ و درنج و معتەقداتی غێر منفی هەموو ئەمانەمان کۆ کردوێتەوە، چون ئەمانە مەخلوقات دێتە ناسکردن و هیوادارین کە ئەم بەیسە کە شاید دەیان ساڵتریش بخایێنێت کە هەمووی کۆ بکەیتەوە لە چوار پارچە و کون و خوشبنی گوندەکانەوە. ئەمە فقط بەیسێکە، ئەو بەیسە بە علمی بە تکنیکی بە ئەمڕۆژی کراوە کە نەفۆتێ بۆ معلوماتیشتانەڵێت بۆ ئەوەی کە مشکلم نەبێ 7 ساڵ 8 ساڵ لەمەوە بەر هەموو ئەمانم لە سکای لە سپیس خەزن کردووە. ئەگەر
مشکلێک بوو سەدامێ هاتەوە کە ئەقلەن لەوێ هەمان بێت کە لە لایەکی دنیا بمانوێ دایبەزێنین هەتا تا ئەو حەدێش خۆمانمان پاراستووە ئەلبەتەمانە تەبەن بینی خۆمانە مەقسەدمەوەی کەمە ئایلێکی دانیشتن قساکەین ئەمە ئەو شتانەیە کە کەرەسەی کە دروست بووە کە ئەو کەرەسێ بتوانێت میلەتەکەمانە حیا کاتەوە تا چ ڕادێک کۆمەلگاوە شرایەتی ڕۆژێ دنیا ئیجازە باتەوەی ترێمە نایزان دەستەکانە خۆش بێت دوایین دوو پرسیار وەرەگرم بەڵە فەرموو باهایتان باش ئەگەر هاسی چە سەر پێ زەحمە دەبێت باهایتان باش ئەل لەسەر قسەی مامۆستا مەسەر بەس پرسیارەکەمەکەم باشە فەرموو لە دنیای ئەمڕۆیە ئێمە بەدەیان و سەدان و لەوانەیە هەزاران گۆرانی بێشمان هەبێ باشە مامۆستا مەسەر لە قسەکانیا زۆر باسی ئەدەب و فەرهەنگ و ئەم شتانەی کرد گۆرانی بێژەکانی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ نیو سەدە پێش ئێستا 50 ساڵ پێش ئێستا ئەو گۆرانی بێژ و نەرمەندانی هەمان بوون بە پەنجەی دەست دەژمێران ئێستا کە لەو زۆری و بۆرەی هەمانە بەڵام ئەو چێژ و تامەی نییە کە یەکێکە خۆی مامۆستا مەسەر لەوانەیە کە لەوانی نیو سەدە پێش ئێستا گۆرانی بێژ بووە دەستەکانە خۆش بێ بەس تەورەکەمان پەیوەندی بەوە نییە سواس ئەگەر پرسیارێکی تر هەبێت دوایین پرسیار وەرەگرم بەڵێ ڕەبتی کۆتایی بە هینەکەیانی سواس ئەگەر مایکەکە بگاتە لای بۆ برم بە دوای ئەمەیە ڕێزلێنانمان هەیە لە مامۆستا مەزەری خالقی کە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر ئالان فەریدون عەلی ئەمین پێشکەشێکرێت لەبەرەوە ناچارم کۆتایی بە هینەکە بێنم ئەگەر دوا پرسیارمان پێ بڵێ بەڵێ بواری ڕاگەاندن ئەخوێنرێ لە بواری هەستی نەتەوایەتی وەگەوەی ئاگادار بین ئەو ڕاگەاندنەی کە لە 2015 و 16 و 17 بەڵێ دەستە خۆش بێ ئەگە چی بڕوان ناکەمەوە ئیشی مامۆستا بێ بەس مامۆستا لە پرسیارەکە تێگەیشتی کە وەکو ئینستیتیوتی کەلەپوری کوردی هەڵبەت زۆرتر مەبەستێتی ئایا هیچ تەرکیزێکتان هەیە لەسەر میدیا و پەیامانی کە لە میدیاکانەوە چاپ و پەخش و بڵاوەکرێنەوە توێژنەوەیان لەسەر بکەن بەتابەت لە زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتی یاخونە بەڵێ بەڕاستی ئێمە هەموو ساڵێک لە تقریبەن بینی 12 تا 19 تەلەبەمان هەیە کە لە باچلەرەوە دەست پێ هات تاکو و دکتۆرا کارگەل متعدد مەسەن تەلەبەمان هەیە لە ئینگلیسە کار بۆ سناریۆی فیلمی کوردی ئەکات کەەوە یەکی لە شانسە گەورەکانە ئەگەر پێ بگات ئەتوانین ئەوختە ئەتوانین بڵێن ئێمە سینەمای کوردیمان هەیە و بەڕۆژیشە و هەروە لە موزیکا تەلەبەمان هەیە لە شیکاگۆ ئێستش ئەویشتی سانەوە بۆ نامەی دکتۆراکەی لایتر لە بوارەکان تریشە بەعام هەمان بە تایبەت لایەتی میوزیکۆلۆژی زۆر تەلەبەمان هەیە یا دێن یاکو سەفتناوەکەن کە تاقیق بکەن ئێمە یارمەتیان بین ئێمە زۆر خۆشحاڵە بین بەڕاستی ئەگەر کۆمەلگا بێت یارمەتی ئێمە بدات هەموو شتێک لە لای ئێمە بەداخەوە مەحدودە ئیمکانات مەحدودە گەلمەدا کو ئەمو هین تمامکەرێت ئێکۆ دوینە divan dadgeha da berdewamî. Meviya amaje bi wê çendê bidîn bo Evrûke ku dadgeh hate paşêxistin ji bo wê çendê ku hindek keysên dîtirê hebûyne û datwer neşiyan vê keysê jî Evrûke birê vebin. Belê ya me vêt em behs bikin ku daxwast me kir em bişên vê keysê bixwînîn mixabinî ve ku keysek pitir ji sed lapera pêk bêtin ma wê 10 deqa rêk da me em biçîn evê keysê bixwînîn. Her wisa ya cihê wekû bêjîn xala em serpirawistîn ev çendîn care em hewl deyn û daxwazê ji dadgehê dikeyn ku ya giring e em bîrkardera xwe bibînîn û bizanîn hûkarên
سەرەکی و ئەم بشێین دانۆستاندنێکی دیگەل بیرکاردەرە خوب بکەین حتا نو کەم نەشیۆینە ئەڤەژی ڕاستی جێ هەندەیە ئەم بەحث بکەین دوێرێدا یادیترێژی مەوێت ئاماژە پێ بدەم خالێک یادیترێک و ئەڤەیە ئەف بێریڤان مەجید کو هر وکو گرتین دین بادینانه هر لماده 156 سزاین عراقیه کو هاتی هموار کرن بویا 1/21/2003 لهرما کردستانه کو اف هموار کرنه جی حس که ماماجه پیبدم ماده 156 عراقی اوه جه 6 ساله حتی اعدام چو و اتشین بجم پتریا ریک خستنین بزا وارزگاری خوازا کردستان لسال 60 دا لدی وی ماده ای تاتنه سداردان و اوه هاتی هموار کرنج سداردانه بو حتی و هیچ گورانکاری کادی نبویه ده وی ماده ای دا تا ئێستا هیچ دیار نییە بەڕسمی دیار نییە چونکە کەیسەکەمەوە تا ئێستا بەسندێک سناب چاتێک کە بووە بینیاندا چاتێک کە بووە بینیاندا بەس لەسەرەوە قسەکراوە ماوە تا ئێستا چونکە کەیسەکە زیاتر لە 100 وەڕقەیە ئەوە تومەتێکەوە توی کەسی دەبوو چێکە دەوە کاری گشتی ئۆسۆی شێگرتێ چەند کەسیشتر لەو کەیسەدا هەنا بەنمونە دوو کوڕیتری ڕۆژئاوانە یا کەستری لەوستا